بینەر و بیسەرین کوردستان 24 دەمەوە باش هیویا دەمێن خۆش و سەلامەت بوات خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دەنهاتی نەفدیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکە کادیش بەرنامەیە ئەب کوردی بوچی اتخوینین بوکێ بخوینین ئەvە بەشەکن شوان پرسیاران و قوتابی و خوێندکار ئەبگشتی ئەلخۆ و دەوروبەرێن خۆ ئەتپرسن ئەب تایبەتی قوتابی و خوێندکارên پۆلا 12 ئەفجادگەل دەستپێکا تاقیکردنên کوتاییên قۆناغا 12 سەرباری وێ چەندێک و ئەم نزا و دوعایا بوان دکەین ku خودێوان سەرکەفتی بکەت و دەرەجێن باش دەستخۆ بینن لێ مدوێتن ناوا بەرنامەی بە کوردیدا چەند پێشنیار و چەند ئامۆژگاریەکە ئاڕاستەی وان بکەین ku وەک هەفکاریەک و هەروکاریەک بوان ku پتر ببیتە هاندانێک و پاڵپشتیەک و گرنگیەکە زۆرتر ئەب خواندنا خۆ بدەن ئەف تەوەرە دەهێتە گەنگەشەکردن گەل زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق ناوێ خوب ناوێ وە خێرات نەکە گەرم جانەبێ مامۆستایتکەن زۆر بەخێر مامۆستا سەلامەتی سپاس مامۆستاوەکەمە ئامۆژە پێدای دوو پرسیار هەنە وەکو مانشێتێک زۆر جار تێنەگوتن سەردەوێ قوتابی و خوێندکارێمە کە دبژیتن بوچی بخینم و بوکێ بخینم ئەvە دوو پرسیاران تێنەکردن ئەرێ ببوچۆنە جانابێتە سەرهەلدانە وان هەردوو پرسیارانە ئانکو دروستبوونا جوورێکش vê قەنەعەتی دەف قوتابی دەرئەنجامێ چ تشتە بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە بارودۆخی سیاسی و بارودۆخی ئابووری و کۆمەڵایەتی کاریگەری هەیە بەسەر ئەوەی کە ئەو پرسیارە بوروژێنێ بەێ لەبەرەوەی کە سەردەمی ئێمە پۆلی 12 بووینە نزیکەی 40 ساڵ لەمەوبەر ئێمە ئەو پرسیارەمان نەکرد لەبەرچی لەبەرەوەی ئەو سەردەما یعنی وەکو ئەڵێ هەموو شتەکان لە ڕووی نمرە و لە ڕووی تاقیکردنەوەکان و لە ڕووی وەرگرتن لە کۆلێجەکان و لە ڕووی دامەزرانەوە بە ئاسایی ئەڕووی بارودۆخ لەم چەند ساڵی دوایی لە کوردستانە لە 2014 هەتاوەکو ئێستاکە ئەو کاتە بە سەردەمی چۆنەڵێ داعش و ئیدی دوجار مەسەلەی بارودۆخی ئابووری و نەوت و جا کۆڕۆناشی هاتە سەر پرسیارەکە لەبەرەوە سەری هەڵداوە بەڵام بە پلەیەکی زۆر سەرەکی ینی من و تۆش وەکو هەر کەسێکی تر ینی ئەم پرسیارە لەو سەردەمە لە خۆمانمان کردووە بەڵام باوەڕبوون بە خوددا یارمەتی دەرە بۆ ئەوەی کەوا بەرسف و وەڵامێکی سەری عیشمان و خێراشمان هەبێت کە بریتە چ تشت ئەوەی کە خوددا لە قورئاندا وەکوڵێ ینی ئەوە ئیسلامە و ئەوە پەیامەکەیەتی و پەیامەکەی قورئان و قورئانەکەشی بە ئیقرا دەست پێکە نەشی فەرمووە تەنها مەسەلەن قورئانەکە بخوێنەوە بەڵکو پەیامێکی فراوانە خوددا فەرمووی ئیقرا بسمی ڕەبیکە الەذی خەلق ینی علمی وەکوڵێ خوێندنەوەی هێنایە پێشی خەلق لە کاتێکە ئینسان مەخلوقە دروست دەکرێت اینجا ئەخوێنی ئەوجا خوددا فەرمووی الرەحمان علم القرآن خلق الإنسان علمه البيان لبين علم القرآن وعلمه البيان خلق الإنسان دانا كأنه أم إنسان بيش وباشي هر تعليمه هر أبي فير بي كواتا زور جاليك كبرسي الله أم كارا كسب سندي ناكتو كاريك هي لبر چی ديكي دالي لبر خوشويستيك لبر أوي كوا دلي خوشويستيكي بي رازي دكم إماش دالين يعني ببلي كم خوشويستي همومان خدايا كخدا داوي خوندن من ليبكا هەر ئەوەمان بەسە ئەگەر بڵێن ئەمە حاڵەتێکی میسالیە بۆ هەموو کەس ناکرێ باشە دێم بۆ دنیا دێم بۆ ئەوەی کە بڵێم بەلایکەمەوە هێشتا 5 هۆکاری ترمان ماوە کە هەانمان بدا بخوێنین بە پلەی یەکەم ئەوەیەکە ینی ئامانجێکت هەیە هەموو ئامانجێک ئێستا سێری حیزبەکان کە سێری ڕێکخراوەکان کە سێری هەموو کەسێک لە بواری بازرگانی ئەڵێ ئامانجم هەیە ئەڵێ ئامانجەکانت چی ئەڵێ 1 و 2 3 ئەڵێن ئەی هۆکاری بەدیهێنانی ئامانجەکانت چییە هۆکاریشی هەیە بۆ بەدیهێنانی ئامانجەکانی کەواتە لێرەدا بە پلەی یەکەم دەڵێن تۆ لە داهاتوودا بۆ هەر پیشە و بۆ هەر کارێک بڕۆی داوای بڕوانامەت لێکەن بۆ هەر پیشە و کارێک بڕۆی بە پلەی یەکەم داوای بڕوانامەت لێکەن ئیدی لە بنەڕەتی و لێت داواکەن تا وەکو دکتۆرە کەواتە ئەو ئامانجانەی کە هاتە بەبێ ئەم هۆکارە ناکرێت کەواتە پێویستە ئەم هۆکارە دەستکەوێت کە بریتە لە بڕوانامەکە و لەگەڵیشدا لە داهاتوو هەمان دەمداژی مامۆستا بێک و پاڵ دەرەوێت چەندێک و ئەس قوتابی بم بخینم بۆ ئێکێ کوسبەی ئەس دێ تەعین بم بێ ئێکێ ئەس هزرا معریفەتی و زانینێ بکە ڕاستە مشکلەی تەعینەکە لای ئێمە بەوە بەسراوەتەوە کە تەنها لای حکوومەتە ئێمە چونکە کەوتوینەتە جیهانێکەوە هێشتا کەرتی تایبەتمان نەدیوە بەڕاستی وڵاتی ئێمە کەرتی تایبەتی تیانە ئەگەر وەکو ئەوروپامان لێ هات کەرتی تایبەت لەگەڵ حکوومەتە هاوبەشی بوو ئەو کاتە تەعین بوون مسۆگەرە شرطێ لای حکوومەت بێ لای کردی تایبەتیش هەر هەمان شتە کەواتە لە ڕاستیدا ئەو پرسیارە ڕەوایە یعنی ئەم ئینسانە ئامانجی هەیە ئامانجەکەی هۆکاری پێویستە شەهادە و بڕوانامە هۆکارێکە بۆ هەر ئامانجێکە هەتە بۆ هەر ئامانجێکەوە پێویستیت پێوێتی ینی ئەوانە دەزانن ئێستاکە ئەوانەی وەرزشوانن ینی بەشێکی زۆری ئەمانی پۆلی 12 حەزیان لە وەرزشە
یعنی ئەو مەسەلەن کاپتنی منتەخەوی عێراق ناوی یونس مەحموودە لەم ڕۆژانە پاش ئەوەی کەوا لە پارە و لە پینە هیچ پێویستیەکی نییە لە پارە محتاج نییە ڕەنگە پاسپۆرتی قەتەریشی هەیە بەڵام ئەوێ خۆی هەڵبژێرێ بۆ ئەندامێتی یەکێتی تۆپی پێ عێراق دەڵێن دەبێت سێ ناوەندی هەبێ لا ئێمە پێڵێن بنەڕەتی چوو ئیمتیحانی خارجی کرد و ئەوەی هێنا ئێستاڵێ خۆم هەڵبژێرم بۆ سەرۆکی یەکێتی تۆپی پێ عێراق ئەڵێن تۆ ئامادەیت تەواو کردووە بۆ ئەوەی سەرۆکی یەکێتی تۆپی پێ عێراق بێ بەکە لۆرەستە بێ کەواتە سبەی دووسبەی ئینتیخابات دەکرێت ناهێنێ نایکەن بۆ ئەبینی چونکە ئامادەی تەواو کردووە کەواتە گرنگە قوتابیمە فکرێکات درێژخایەن و دیربین هەبی زۆر ڕاستە ئەوە ڕاستە ئاسێری ئەم دوو ڕۆژە نەکە خاڵی دووەم پێداویستیەکانی ئەم سەردەمەش دووبارە پێویستی بە خوێندنە ئەم خوێندنە ڕاستە سەرەتایە بەڵام دوایەوە ئەم خوێندنە پێویستیەکی سەردەمەکەی و تەخەسوسات و پسپۆڕیەکانی تریش هەر لێرەوە دێ خاڵی سێم وەفایەک بۆ ئەو دایک و باوکەی کەوا تۆی خستۆتە بەر خوێندن آخر ئێستا دایک و باوکێکی تر لە 10 ساڵی و منداڵەکەی خستۆتە بەر ئیشێک لە شوێنێک ئیش دەکە پارێ بۆ دێنێتەوە دایک و باوکی تۆ ئەی قوتابی ئەو با سێری ئەوێ بکەم دایک و باوکی تۆ ئەی قوتابی دایک و باوکی تۆ ئەی خوێندکار دایک و باوکی تۆ هەتاوەکو 18 ساڵی کە ئەبیتە پۆلی 12 ئەوە تۆیان لەبەر خوێندنداناوە 4 ساڵی تریش بعد 4 ساڵی حساب بکەین زانکۆ دەخوێنی ئەبی بە 22 ساڵ یعنی 22 ساڵ دینارێکیان لە تۆ نەویستووە هەر مەسرەفیان لێت کردووە جا لە 5 قوتابخانەی ئامادەیی ئەم قسانم بۆ کردن هەر بە ژمارە گوتم وەرن ئێوە بژمێرن لە 1 ساڵیەوە تا کۆلێج تەواوەکەن ئەبن بە 22 ساڵ ئەگەر ینی 5 ساڵی 6 ساڵی نەبێت 4 ساڵی بێ بپرچاندن باشە وتم 22 ساڵ فیسە 165 ڕۆژیکەن ئەکاتە تقریبا 8,030 ڕۆژ بەیانی و نیوەڕۆ ئێوارە بەس نانی ئەو سێژەمەتان خواردووە وایە فرەڤین و تێشت و شیف ئەم سێژەمەی کە خواردوتانە حیسابی کەن لەسەر $10 باشە $2 و 4 بەم شێوازە $10 ئێوە ئەکاتە 8 دەفتەر ئێوە لە 22 ساڵە دایک و باوکتان $8,300 لێ سەرف کردوون بەس بۆچی بۆ سێژەمە نان خواردنەکە ئێ باشە آخر ئەمە نەبێ وەفایەکتان هەبێ بۆ ئەم دایک و باوکە کە ئەم مەسرەفە زۆرەی لێ کردوون ئەمە بێجگە لە ئەوەی چی بۆ کڕیون و چی بۆ نەکردوون و شتی تر و جلوبەرگ و ئایپاد و مۆبایل و نازام چیوە ناڵم بەس سێژەمەی خواردن بەلای کەمەوە بە شێوازێکی سادە جا لەبەرەوە ئەم دایک و باوکە ئەم دایک و باوکە بەشێکیان خۆیان بڕوانامەیان نییە وایە کە بڕوانامەیان نییە ئەڵێن وەکو خۆمان نەمان بوو ئەم کوڕ و کچیان داناوە هەتا 22 ساڵ بەم شێوازە بەلای کەمەوە هەتا لە کۆلێج تەواو بێ بەخێوێکن ئەڵێن ئەوەی کە خۆمان نەمان بوو بە ئەوان هەیەن بێ ئێ لەبەرەوە بەڕاستی ئەمە بێوەفاییە ئەگەر ئێمە نەخوێنین و ئەو چاکەیە چاوەڕوانێکی دایک و باوکمان نەدەینەوە یاوی گفت کە مامۆستا کە قوتابی دەوێتن یان کوات مێشکی قوتابیدا زۆر جار هێتا بەحەزکردن بێژنێ پێتڤە ئەلسەر دەسەڵاتێک و دەسەڵات وەکو بێژنێ شک و بەهای خوێندنێ و شەهادێ بزەڤڕینتەوە تاکو ببیتە هاندانێک بوومەک و ئەمژی ڕژ ببین سەرخواندنی ئەو قسەیەکی ڕاستە ئەمە جیهانی ئێمە کە ینی تەماشاکە وڵاتە عەرەبیەکان وڵاتە ئیسلامیەکان وڵاتە عەرەبیەکان عێراقیش ئێستا وای لێ هاتووە بە هەرێمی کوردستانیشەوە ئەمە حاڵەتێکە دێمە سەری ئەم حاڵەتە حاڵەتێکی زۆر تایبەت و موقەتە دنیا هەروە نابێ دنیا هەروە نابێ خاڵێکی تر کە پێویستە قوتابی لە پێناویدا خوێندکار بخوێنێ ئەویش ئەوەیە کە ئێستا کە تەماشای هەر کەس تەماشای دایک و باوکی خۆیکە لێ پرسی دایک و باوکت ئیشی چیە ئەڵێ مامۆستایە باوکت ئیشی چیە ئەڵێ پارێزەرە دایکت ئیشی چییە ئەڵێ ژمێریارە ئەتر ناوە ئەم دایک و باوکە خوێندویانە مانای ئەم دایک و باوکە خوێندویانە و گەشتن بۆ پلێ دایک و باوکت ناوێکی وەزیفیان هەیە تۆ چ ناوێکت دەبێ بیر لە مستەقبەل بکەرەوە ئەو لە یەکێ لە ئامادەیەکان وام پێم گوتن وتم دایک و باوکتان توانیوێتی ئێوە بخاتە ئەو جۆرە ئامادەیەی کە بە پارەش دەخوێنن هەندێکتان ئەو مەسرەفەتان لەکە بێن نە بەرچاوی خۆتان سبەی تۆ دەبیتە باوک یان دەبیتە دایک تۆ ئەتوانی ئەم جۆرە خوێندنە تا 22 ساڵی بۆ مناڵەکانت فەراهەم بکەیت و مسۆگەر بکەیت وایە یعنی ئێستا دایک و باوکی تۆ ئەمەیان بۆ تۆ کردووە سبەی تۆ ئەبیتە دایک و باوک ئەو کاتە تۆ زەمان هەیە توژی بکەیت تۆ چ ناوێک ئەبێ تۆ ئەبی بەچی تۆ پێویستە ببی بە شتێک تۆ پێویستە سەرچاوەیەکی ڕۆزی و ڕسق پەیدا بکەیت پێویستە بڕوانامەیەکت هەبێ تاوەکو بۆ مناڵەکانی خۆت نەبۆ دایک و باوکشت هەر بۆ ئەوەی تۆش ببی بە ناوێک وەک چۆن ئەڵێ ئێستا ئێمە شانازیەکەین بە باپیرانمانەوە شانازیەکەین بە باوک و دایکمان ئەبێ مناڵەکانیشت شانازی بە تۆوە بکەن جا لەبەرەوە
مەسئلەی بۆچێ بخوێنم و بۆچی بخوێنم پرسیارێکی ئەزەلیە لە لای قوتابی ینی بە بەردەوامی قوتابی خوێندکار ئەم پرسیارە لە خۆیان دەکەن خاڵێکی تری زۆر سەرەکی ئەوەیە کە ئەڵێن خوێندن بریتە لە جۆرێک لە ناسنامە بۆ کەسایەتی مرۆڤی خوێندکار و قوتابی ینی چۆن ئەزانی ئەڵێن چی دەڵێن ئەم فڵانە کەسە ببینە هەرچەند خەڵک ئەڵێ شەهادە قیمەتی نەماوە هەندێک کەس ئەڵێ بڕوانەمە قیمەتی نییە بەس کە ئەچی بۆ داخوازی هەر کچێک بۆ کوڕەکەت ئەڵێن چی خوێندووە چی تەواو کردووە ئەزانی بۆ چێ پرسن بەشێکی پرسیارەکە لەوەیە ئەڵێن ئەم ئینسانە ئەگەر 22 ساڵ 18 ساڵ ئەگەر ئەوە مەحەد تەواوکە 20 ساڵ توانی بێتی بە هەوراز و نشێوی سەرکەوتن و ژێرکەوتن و هێنانی نمرە و ناجح بوون و ینی ئەم ژیانە قورسەی تێپەڕاندبێ ئەمە ئینسانێکە چی هەیە تەحمل و بەرگەگرتنی هەیە مادام تەحمل و بەرگەگرتنی هەیە ئەمە شایانی ئەوەیەکەوە کچی بدەینی بەس سەرهەلداناوی ئاخفتنی مامۆستاکەت بژنی شەهادەی بەهای خوونەمایە ئانکو ئەو کەسن گەلە کەسەیە ڕەنگە بچیت دکتۆرای بخوێنیت یان ماستەری بخوێنیتن پڕیا واستەکاری یان پارەدانێکی بەخشینێکی تشتێکی ڤڕەنگەی لەواف ئاخفتنەژی سەرهەلدایە هەموو ئەمانە وکردم حاڵەتێکی چی پێڵێن ینی چۆن ئەڵێ چاکسازی پێویستە ئە بوارش پێویستێتی ینی هەموو ئەم حاڵەتانە حاڵەتێکی چۆن ئەڵێن کتوپڕی حاڵەتێکی کاتین ژیان قەت ئاوانە ڕۆبەڕێوە لە هیچ وڵاتێکیشە ئاوانە ڕۆشتۆ بڕێوە لەبەرەوە ئێمە پێویستە خۆمان بۆ ئایندە حازر کەین یعنی بەستم ئەو قوتابی خوێندکاری ئێستا پۆلی 12 کە پاشە ڕۆژ پێش هەیە ڕاستە بەێ دەستێتت خوشمام سەبرس کەواتە ئەم بەحساوی چەند بکەین کە قوتابی و خوێندکاریمە چەوە بتوانیتن یارمەتیا خۆ بدەت ئانکو ئەو بخۆ پاڵدەرێک بیتن ئەدگەل خۆک و بکاریتن مستەقبلی خۆ ڕۆم بکەتن ڕاستە ئەوە خوێندکار و قوتابیە ئەو بڵێ منم دانیشتم ئەمێ بخوێنم بەچی ئەخوێنم بە چاوەکانم ئەیبینم ئەوجا لە چۆ خەزنێکم لە مێشکا خەزنێکم وانە ئەوجا ئەگەر من نەخۆش بم ناتوانم بخوێنم کەواتە بزانە چەند مەسلەیەکی گرنگ دێتە پێشەوە ئەبێ قوتابی خوێندکار بە پلەی یەکەم چۆن یارمەتی خۆی دەدا بۆ ئەوە بە پلەی یەکەم یارمەتی خۆی بدا بۆ ئەوەی خوێنێ بۆ ئەوەی سەرکەوتوی بێ لە خوێندن ئاگاداری تەندروستی خۆی بێ چونکە ئەم تەمەنە کە ئێستا تەمەنیان 18 ساڵە زۆر جار ئاگیان لەم بەتانە نییە ینی خۆی دەشوا دێتە بەردەمی سپلیت نەخۆش دەکەوێت تووشی چۆن دەڵێ گرژبوونی دەمارەکان دەبێ ئەمە هەمووی کاریگەریە بێ کە ناتوانێت بخوێنێ یا چاوی خۆی ماندوو کردووە ئاخرنەوەی ئێمە نەوەیەک بووین سەردەمی ئێمە هەر تەلەڤیزیۆن نەبوو ئایپاد و شت نەبوو چاوی ئێمە ئێستاش تیژە ئەم نەوەیە چاویان تیژ نییە چونکە بە بەردەوامی چاویان لەسەر ئەم هەموو شاشە و سکرینانەیە لە ئەنجامدا ئەڵین زۆر گرنگە ئەگەر لە تەندروستی خۆت بێ ئەگەر لە خواردنت باش بێ ئەگەر لە تەندروستی خۆت بێ خۆتمە دەرەبەر هەوای سارد خۆتمە دەرەبەر هەوای گەرم چۆن ئەڵێ سەردەمی کۆرۆناشە ئیستاکە ئەمە تایبەتمەندیەکی ترە بۆ ئەم سەردەمە هاتوۆتە ئارا ئاگاداری چاوەکانت بە چاوەکانت بە جۆرێک مامەڵی لەگەڵا بکە چونکە تۆ بەو چاوانە دەخوێنی ئەمانە هەمووی چیان خاڵی زۆر یەکە من کە ئەبێ ئاگاداری تەندروستی بێ خاڵی دووەم دەڵی قوتابی تۆ ئێستا ئەلئان چیت ئەلئان واجبەکە چییە ئەمە لە ئاینا پێڵەن واجب الوقت وانە کەست دیوە ئێستاکە بڵێن شەو بێ ئەڵەن کاکە چیەکە لە نوێژی بەیانیەکەم ئەڵەن کاکە بەیانی کاتی نەهاتۆ کەی نوێژی بەیانی هات نوێژی بەیانی دێ نیۆڕۆ هات نوێژی نیۆڕۆ دێ زانای ئاینی بەمە دەڵێ واجب الوقت یعنی ئەرکی ئەو کاتە ئەڵێن برادەری قوتابی بەلای کەمەوە ئەم مانگەی لە بەردەمت ماوە واجبی ئەم وەختت چییە خوێندنەکەتە لەبەرەوە ئاگدار بە چەند هیوایەت و خولیا و ئارەزوویەکتەی ئێستا هەمووی ڕاگرە ئێستا وەختی ئارەزوو نییە ئێستا وەختی خولیان نیە ئێستا وەختی هیوایەتەکانت نییە ئێستاکە تەنها و تەنها لەم مانگەیە خەریکی خوێندنەکەت بە ئەوجا خاڵی سێم مێشک ئەبێ پەرش و بڵاو نەبێتەوە خوێندکار و قوتابی ئێستا لێم تێگەن ڕێسایەکیان هەیە لە فیزیا دەڵێن پاڵەپەستۆ یەکسانە بە هێز لەسەر ڕووبەر دەڵێن هەتا ڕووبەر فراوانتر بێ هێز لەسەر ڕووبەرێکی فراوان پاڵەپەستۆکەمان کەمترە بێتەوە کەواتە ئەم پاڵەپەستۆیە ئەم جێدەستە ئەم جێپێی کە قوتابی و خوێندکار ئێستا ئەیانەوێ هەیان بێ پێویست بەواکە ڕووبەری ئیحتیماماتیان کەمکەنەوە ڕووبەری ئیحتیماماتیان کەمکەنەوە ئێستا وەختی ئەوە نییە ئاگاداری هەموو هەواڵەکانی دنیابی هیچیت بە هەواڵی دنیا نەبێ ئێستاکە ئێستا تەنها و تەنها ڕووبەری کتێبەکانتە ئەو کاتە بەو هێزەی کە هاتە لەسەر ڕووبەری کتێبەکان کە ڕووبەرێکی بچووکە پاڵەپەستۆ فشار پی چی ئەبێت جێدەست و جێپەنجەت دیارە بێ لە بەڵێ ڕەنگە مامۆستا پێشی وان خەڵا وەکو بژنێت تەمام بکێ ڕەنگە قوتابیەک نها گوهداریامە ئان بینەریامە بکەتن
ببێژیتن باشە مامۆستا تۆ بۆ من چت بێژی کە ئەس کەسێکم اتخانووەکێ وەکو بژنێ بێسەروبەردا کە هەرەبەکە مەزبوط نینە من غرفەکە تایبەت بخۆنینە جهەیەکی دیاریکردینە بچم بخوینم ئەرێ ئەس چ بکەم پێی دەڵێم من لە ساڵی 1970 پۆلی 12 بوومە بڵێ یەک ژوورمان هەبووە نەوەتم هێناوە باش نییە کەواتە نمونونەکە زیندی ئەوە نمونەیەکی خۆم ئەنجا شتێتری پێڵێم ئەڵێم سێر کە هەموو ساڵێک 1990 و یەکەمی هەرێم و دووەم و سێمی هەرێم لە کۆمەلگاکاندی لە دەرەوەی شارەکاندی هەمووشیان چاوپێککەوتن و دیداریشان لەگەڵا کرد کەواتە هەژاری و ئەمانە ئەوە نییە ڕێمان لێ بگرێ لە بەردەمی خوێندندا خەڵێکی تری زۆر گرنگ هەیە ئەوش ئەوەیە یعنی قوتابی خوێندکار ئێستا جیاوازی بکە لە نێوانی پیشە و ئارەزوو یعنی چۆن یعنی ئێمە هەمومان پیشەیەکمان هەیە ئارەزوویەکشمان هەیە کە ئەخوێنی لە خوێندنەکەدا تۆ ئەگەڕێی بە دوای نمرەیەکدا بۆ ئەوەی پیشەیەکت بۆ دابینکە بۆ هیوایەتەکە نییە وایە من ئەندازیاری شارستانیم تۆ مامۆستای ئەم بەرنامەی ئێستا پێشکەشیەکەین چ پەیوەندی هەیە بە ئیشەکانمان پەیوەندی نییە کەواتەمە چی ئەمە هیوایەتەکەمانە ئەمە خولیاکەمانە بەوانیش دەڵێن ئەو خولیایی کە هاتانە تێکەڵی مەکەن لەگەڵ پیشەدا تۆ خوێندنەکەت بۆ بەدەستهێنانی پیشەیەەکە ئێمە بەدەستمان هێناوە لە دوای ئەوە حەزت لە هەر هیوایەتێک بوو حەزت لە هەر خولیایەک بوو بیکە لەبەرەوە ئەمە بەسەلەیەکی بەرێوی گافتی مامۆستا شتێکی باوت ناوە ڕێزێن قوتابی و خوێندکارین مەدا کە دویشتن ئەس شەشێ دێ تەماشای هیوات و ئارەزوەخوکەم بۆ نمونە کەسەکە حەش هەندەسێت کەتن کەواتە پێتڤە بوو هەندەسێ بخوێنیتن ئەمە زۆر گرنگە ئەبێ ئەلەو کاتە جیاوازیە بکەین کە هەندێک کەس ینی من لە بیرمە من لە بیرمە کە ئێمە چوینە هەندەسە چەند کەسە بوو لە میعماری دابەزی بۆ مەدەنی دوو کەسە ناسب لەگەڵ ئێمە لە مەدەنی بوو دابەزین بۆ علوم فیزیا بۆ زانستی کۆلێجی زانستەکان فیزیا چکە بۆیان دەرکەوت جاری وا هەیە نەیان زانیوە پیشەکەی خۆیان بدۆزنەوە جا لەبەرەوە ئەوەی کاڵێ حەزم لە فڵانەشتا ئەوە حەزە ئەوە حەزە بۆیە ئەبینی گرنگە مەسئلەی پیشە یعنی ئێستا ئەو نمرانەی کایهێنی ناونیشانی پیشەی دیاریەکە چونکە تۆ دوجار ئەخوێنی خوێندنەکەت لە کۆلێجێکی دیاری کراوە پیشەیەکی دیاری کراوتە داتێ بۆیە ئەبینی زۆر کەس هەیە ئەندازیارە پزیشکە گۆرانی ئەڵێ گۆرانەکەی حەزلەیە بەس گۆرانەکەی لەسەر حسابی پزیشکەکەی نییە پزیشکەکەی تەواو کردووە عیادەی خۆشی هەیە بەڵام لە دەرەوەی پزیشکی گۆرانی ئەڵێ هەمانە کەواتە مەبەستە ئەوە مامۆستاکە حەز و خولیا مرۆڤی دوای تەواوکردنا زۆر ڕاستنیە زۆر ڕاستە ئەوە مەبەستم ئەوەیە ئێستا خوێندنیش نمرەیە نمرەکەش ناونیشانی وەزیفی و پیشەیت بۆ دیاری دەکا ئەو جا لە دوای ئەوەی کە گەشتی بە ئامانجەکەت اینجا وەرە بۆ خولیاکانت وەرە بۆ هیوایەتەکانی دیکەت ئەو جا دێمەوە سەر ئەو قسەی کەتۆ یعنی قوتابی چۆن یارمەتی خۆی بدە کەوتت کاکەس ئەمە سەردەمێکە و شەهادە قیمەتی نییە من پرسیارێک دەکەم هەرچی لە کوردستانە ئەبێ بە وەزیر دوای ئەوەی لە وەزیری تەواوە ببینی بەشی زۆریان بێنە بەر چاوی خۆ چیەکەن سێرەکەچن بۆ خوێندنی باڵا ئەڵێ کاکە خۆتەوە وەزیر بوویت ئەوە خانە نشین بوویتە چیەکە ئەڵێ ئاخر وەڵا من حەزەکەم ببمە مامۆستای زانکۆ ئەوەی پێویستە پەرلەمانتارەکان دوای ئەوەی کە پەرلەمان تەواوەکەن ئەچنەوە بۆ خوێندنی باڵا مامۆستای ئاینی هەمووی ڕێزیان هەیە لە کۆمەڵگە پێیان دەڵێن مامۆستا مەلا هەمویان ڕوو لە ماستەر و دکتۆرا کرد حەزەکەن ناوێن دکتۆر بێ ینی چۆن ئەڵێ خوێندنە ئیتر ینی ناوەستن حەزەکەن لە قەبەکەیان دکتۆر بێ حەزەکەن سبەی زیاتر بڕۆن لە ڕووی وەزیفیەوە جەبەرەوە هەتا ساڵی 2007 ینی لە عێراقا ئەو دیاردەیە هەبوو یعنی ئەڵێم شەهادە ئەوەندە گرنگە سێریکە عەلی کوردان وەزیری ناوخۆی ئێران بوو وەزیری ناوخۆی ئێران باش نییە چوو وتی من دکتۆرام هەیە لە چۆ وتی لە ئۆکسفۆرد تەلەفۆنیان کرد بۆ ئۆکسفۆرد وتیان نییە تیشتیوای نییە تەزویرە دوای گوتیەوە ناژێکێک خۆی کرد بە نوێنەری ئەو کۆلێجە لە ئێرانە گوتی منم و من نوێنەری ئەوان و منیش خوێندم و ئۆنلاین و چی ئەوانە ینی تۆ وەزیری ناوخۆی وڵاتێکی چ پێویستیت بەوە هەیە بڵێ من دکتۆرم ئەبینی لە عێراقدا ئێستا لە 150 زیاتری بڕوانامەکانی عێراق تەزویرە ئەو پرسیارە دێتە ئارە دەڵێ باشە ئەمانە پەرلەمانتارن وەزیرن چ پێویستیان بە دکتۆرای تەزویرە بزانە شەهادە چەند بە قیمەتە ئەوە دەگەینێتەوە مانای وایە ئینسان هەر حاجەتی پێیەتی ئەبینی وەکو گوتم ینی وەرزشوانەکان پەرلەمانتارەکان وەزیرەکان هەمووی ئەم حاڵەت هەندێک جارە حاڵەتەکە مامۆستا گەلێک کەس هەیە ڕەنگە حەزکەتن درێژە پێدانی بخوێندنێ بدات بۆ نمونە ماستەری بخوێنیت دکتۆرای بخوێنیت بۆیە چەندێ کە تعدیل پلاوی یا وەزیفیدا بهێتەکردن
ئەرێ ئەڤەژی تشتێکی ڕەوایە بەڵێ مافی خۆیەتی مافی خۆیەتی چونکە بەرزبوونەوەی پلە پێوەستی بلێ سەر نزمیە کۆڵتیە معریفەتی و خواندنی نەفچە نائترە بە خوێندنەکە باشە قسەیەکی ترە بەس ئەوە زۆر گرنگە هەموو وڵاتان ئەمەیان تێ جەبێمە سەر حاڵەتێک ساڵی 1970 هەتا 1970 عێراق لە ڕووی بڕوانامە و ئەوانەوە زۆر کوڵەتی باش بوو 1970 شەڕ دەستی پێکرد ئەو ئەمە ئێستا ئەو قوتابی و خوێندکاری ئەڵێ بۆچێ بخوێنین بۆچی بخوێنین باشە ئەڵێم ساڵی 1970 تا ساڵی 1970 هەشت ساڵ جەنگی عێراق ئێران بوو ئەو کەسەی کۆلێجیشی تەواو دەکرد ڕاستدەیان نە بۆ سەربازی نە بۆ 3 ساڵ هەتا شەڕ تاو نەبووە دەرناچوو بەڵام ئەوانە خوێندیان ئەوە ئێمە بووین نەوەی ئێمە بوو کە خوێنمان ئێمە کە خوێنمان لە نەوەتەکانە کە حیساری اقتصادیمان هاتە سەر و ئەوانە ئێمە خاوەنی بڕوانامە بووین ئێمە پیشەمان دەستکەوت لە نەوەتەکان لە ساڵی 91ەوە لە ڕاپەڕینەوە ئێمە دوو ئابلوقی ئابووریمان کەوتە سەر ئەو نەوەی ئابلوقی ئابووریش دەیگوت بۆ چێ بخوێنی کە خوێندیان تا 2003 ڕژێم ڕووخا ئەوەی لە 2003 تەعین بوو ئەوانە بوون کە لە نەوەتەکانە بڕوانامەیان هێنا بووە ئەوانەی تریشیان گوت بڕوانامە قیمەتی نییە لە 2003 ئێستاکە ئەم فترەیە ئەوانەی بڕوانامەیان هێنا لە 2014 ئەوانە سوودیان لێ وەرگرت ئێستا لە 2014 لە سەردەمی داعش و لە سەردەمی کۆڕۆنا و لە سەردەمی دابەزین نرخی نەوت و لە سەردەمی قەیرانی ئابووری ئێستا ئەم نەوەیەش دەڵێ شەهادە سوودی چاڵ بیهێنە 4 ساڵی تر دنیاوانە کەوتەمە بەستەوە کە قوتابیەمە چ جار خوندنە خۆ پەیوەستنەکە چ بارودۆخێکی بە بارودۆخ گۆڕانکاری بەسەردادێ ئێستا بخوێنە 4 ساڵی تر خێر لەم خوێن نەدەبینی بەێ ئەم بچینە سەر ئاستی خێزانی مامۆستا کە دایک و باب چاوە بکارن هەفکار بن ئەدگەل قوتابیان خوشتوی بەڵێ ئەمە بابەتێکی تۆ جۆرێک لە پەروەردەیەوە ئەبێ پسپۆڕان قسەی تێ بکەن وەکو ڕێزم هەیە بۆیان وەکو دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی پسپۆڕی ئەم بوارەیە دکتۆر یوسف مامۆستا یوسف دەتوان لەمانە ڕێزم بۆ هەمویانی قسە بکەن من وەکو باوچە قساکەم کە قوتابیم هەبووە خوێندکارم هەبووە پۆلی 12 بوومە وەکو ئەزمونێک چۆن بووم لەگەڵیانە مافی ئەوم هەیە ئاوا قسە بکەم ئەمما وەکو پسپۆر نە دەڵێم بە پلەی یەکەم دایک و باو گرنگ ئەوەیە شەڕی خۆیان بە قوتابی و خوێندکارە کوڕکچەکانیان نەکەنەوە ینی چۆن یعنی دایک و باوچێک حەزیان لە توپ بۆ ڕۆژە لە ڕۆژە ئێستا ئەوان نیان هێنا ئێستا فشاری دروست کردو لەسەر ئەو کوڕکچە ئەڵێ توپ نەهێنی نابێت ئەمە شەڕی خۆتە بۆچی نابێت ئەوەش بزانی خۆی حەزی لێ بووە بەێ ئەو حەزی ئەو بە بەرجنی حەزی کوڕکچەکەش هەر ئەوە بێ ئەخر بەهانە بابیەوە دویشتن ئەس پێ نەگەیشتم حەسکەم کوڕێن پێ بگەیت پێ بگا بەس پێی بڵێ ئەبێ ئەو کۆلێجە بێنی نابێ ینی کۆلێجەکەی بۆ دیاری ئەەکەی ئەڵێ ئەوەڕەکە چدایە ئێگە نەیهێنا ئەگە نەیهێنا ئەکەوێتە ژێر بارێکی دەرونی زۆر خراپەوە زۆر کەس هەبوو خۆی ئەگەر زۆرکی خۆڕە ببینیتەن کە بۆ نمونە بابی ڤیا بچیتە تۆبێ نەگەهشتێ بەڵام کوڕی بگەهتێ من لەوە ئەترسم چکە فشار لەسەر خەڵک دروستکەی خراپە فشار نمونەیەک ترە هێنمەوە بە کوڕەکەی خۆم من کوڕم لە پۆلی 12 بووە ئەو کات ئەوەی لەوری یەکەم ناجح بۆە 3 دەرەجەشی کوڕەکەی من 100 هێنا معدلی کوڕەکەی من 100 بووە باشە 100 ناچێتە تۆپ ئەوە بیبینە و اختیارم داوەتە دەستی خۆی و تو بە خۆ چیەکەی بکەوتی حەزم لە تۆپ نیاچم بۆ میعماری و شکر تەواویشی کرد 100 ینی خۆم نەوەتم هێناوە کوڕەکەم 100 بەڵام هەر هەیمانەت و تەسیراتە لەسەروینینە کە ئەو ژیوەکو تەویتە مەهەندس شایدم هێل خۆشی تۆ بچۆ لێ بپرسە یعنی مەبەسم ئەوە بوو کە من هەموو قسەیە دەکەم بە عەمەلی چۆن ئەڵێ ئەو بوارەم کردووە جا لەبەرەوە ینی ئەڵێن دایک و باوک شەڕی خۆیان نەکەن یا بەمانایەکی تر بەراوردی نەکەن لەگەڵ کوڕکوچی خەڵکی ترە ئەو کوڕکوچی خەڵکی تر ساڵی پار کوڕی فلان و کچی فلان طوبیان هێنا یان هەندەسەیان هێنا ئەم عادەتەن ئەم دوو قسەیە هەیە زۆرجار ئێمە بۆ نەیهێنین تۆ لە چی کەمە چیم بۆ نەکردووی تۆ بۆ نایهێنی ئاخر ئەمە خراپە ئەم بەراوردە ئەم ئینسانە تێکەشکێنێ چونکە ئەم ڕەنگە بچێتە بوارێکی تر زۆر تایدا سەرکەوتوتر بێ لەو بوارەی دیکە لەبەرەوە ئەمان هەمووی مشکلن لەبەرەوە ئەم فشارە زۆرە زیاد لە حەد پاڵە پەستۆ دروستکردن لەم کاتە و ئەمانە هەمووی بەڕاستی خراپە ئازادیان کە و چاود لە سەریان بێ و ئەبێ خوێندنەکەی خۆیان بکەن خاڵێکی ترەوەیە کە دایک و باوک نەبێتە نائیب و وتەبێژ حکومەت وتەبێژی هەیە دایک و باوک مافی ئەوەیان نییە ببنە وتەبێژی کوڕکچەکانیە جارێ خەڵک دێ لەسەر خێر ئەخوێنی حەزت لە چییە دایکەکەی جواب بداتەوە باوکەکەی جواب بداتەوەڵێ ئەوێ بێتە ئەندازیار یەکاکە من پرسیارم لەو کردەوە حەق چییە کە ئەنەهوو
ئەو نییە قساکە و تەبێژێکی هەیە بڕیاری دا و بیخاتەوە دوای کە ناگا زۆر گرفتیان بۆ دروستە بێ لە ڕووی خێزانی لە ڕووی عائیلەیی گرفت دروستە بێ بۆچی بەشێ لە قوتابی خوێندکار زۆر خراپە ینی کۆتایی بە ژیانی خۆیان دێنن بۆ چونکە فشارێکی لەسەر دروست کراوە وانە بێت تۆم ناوێ ئەختێ خراپ ئەمان ئەوە ئەو تشتنەوەی جەنەوەتە بەحس کرد کە دایک و باوک ناویت بکەن ئەرێ ئەو چ تشتن کوت پێتویە بکەن ئەوش دێمەسەری کەواتە ئامۆژگاری باشە خراپە ئامۆژگاری باشە بەس نابێت زیاد بێ یعنی چونکە ئەگەر لە شتێتر بێ وێڕای ئەوەی کە ئەم هەژدە ساڵی ئێستا پۆلی دوازدەیە خوێندکارە و قوتابیە لە هەمان کاتە تەمەنەکەی چییە؟ پێ تەمەنی هەرزەکاریە تەمەنی هەرزەکاری تازە خۆی بە ئینسان دەزانێ و خۆی بە کەسێکی گەورە دەزانێت پێی خۆش نییە ئەوەندە ئامۆژگاری یەک لە دوای یەک لە دوای یەک لە دوای یەک ئامۆژگاری غەرقیکەی لە ئامۆژگاری ئەوەش ئەوەیە یعنی ئەوەی کە دایک و باوک وازان ئەم کوڕکچیان مناڵە هێشتا بەڵێ یعنی حەنانێکی زیاترە دەنێ و وەکو منداڵ مامەڵی لەگەڵاکەن نا بە گەورە بۆ ئێستاکە لە قۆناغێکی ترە بسپۆڕان لەو بوارە زیاتر ئەتوانن باشتر قسە بکەن لەم قۆناغە زۆر مەسئلەیەکی گرنگ دێتە پێشەوە یعنی ئەوش ئەوەیە کە یعنی بەڵێنی قورسیان لێ وەرنەگرن کە تۆ ئەبێ وابیت و تۆ ئەبێ ئەو نمرەیەمان بۆ بینی هەیە نمرەکەش دیارەکە ئەو زۆر مەسئلەیەکی خراپە لەبەرەوە بە شێوازێکی سەرەکی ئەبێ ئەم ئینسانە لەلایەکەوە تەماشایکەین وەکو قوتابی و خوێندکارە ئێستا ئەم مانگەی ماوە لەلایەکی تری شۆ ڕەچاوی تەمەنەکەی بکەین ئەم تەمەنێکی زۆر ناسکە تەمەنێکی هەرزەکاریە تەمەنێکە پێویستی بە یارمەتیدانە تەمەنێکە ئەڵێ یارمەتیم بە لە جاتیم قسە مەکە نەسیحەتم زۆر مەکە چۆن ئەڵێ هاوڕێم بە لەگەڵم بە فشار مەخەرە سەرم ئەبینی لە جاتی من قسە مەکە هەموو ئەمانە لە ناخیدا هەیە جا زۆر گرنگە ئەم قۆناغا ئەمیش بە ئەزمموی خۆم دەڵێم تا ئەم تەمەنەش کە من لەگەڵ مناڵی خۆم هەمیشە پێیان ئەمە سێوەجوەی نان خواردن گرنگە پێکەوە بین یەکێ لەو کارە گرنگانەی کە دنیا کاری لەسەرکاتەوە پێشی ئەوان دینی ئیسلام ئیشی لەسەر کردو ئاینی ئیسلام کاری لەسەر کردووە ئەوەیە کە ئێمە خواردنمان پێکەوە بێ ئەم سێژەمە بەلای بەلای کەمەوە کە ئێمە خواردن دەخۆین زۆر گرنگە کە کۆبینەوە بەلای کەمەوە لەسەر خواردنەکان گرنگێکە چدایە ئای لەسەر نان خواردن قسە دەکەین تۆ چیت کرد ئەی تۆ چیت کرد ئەمڕۆ تۆ چی بووی تۆ بۆ شۆ چووی چیت کرد یعنی ئەم قسە گۆڕینەوانە گرفتەکانی خۆشمان باسەکەین چارەسەری دەکەین تۆ بڕوانە ئەو قسەیە ڕاستە کە ئەڵێ تەکنەلۆژیا هەموو جیهانی کردووە بە گوندێکی بچووک ئەی لەبیر نەچێ ماڵێکی بچووکیشی کردووە بە جیهان هەر کەس لە ژووری خۆیەتی هەر کەس لەسەر ئایپادی خۆیەتی هەر کەس گوێ لە گۆرانی و چوزانم یوتیوب و فیلمی خۆی دەگرێ کەواتە وەک تەکنەلۆژیا هەموو جیهانی کرد بە گوندێک ماڵێکیشی کردووە بە جیهان کەواتە یەکێک لەو هۆکارانە زۆر گرنگە ئەمە دیلیڤەریە و ئەمە نازانم خواردنی دەرێ و ئەمە لە دەرێ خواردن یعنی هیچ کۆبوونەوەیەک نییە لە ماڵەکانە کەواتە خوددا بەلایکەمەوە شتێکی بۆ داناوین یعنی ئاەت هەیە لەسەر ئەمە خدا يعني آياتي لسردانا ولا جناح عليكم أن تأكلوا جميعا أو أشتاتا يعني مسلمان بيدي كرتوا أري جناح نية بتنيا نام بخوين ودا فرميوتي نا جميعا بيكو نام بخونو جناحشتان ناقة أجر أشتاتم جيك ببون بتنياش بخون يعني كأنه تنيابون بجناح هنزانيوا چونك بيوستا بيكو بينو بيكو جنابت زور أمجد داوي چنده ما مستك دايباب نابيد في چنده بكنو في چنده بكنو أو همي خالن تا أمجد بدين أريد فيرا دما مستپرسیارک درست نبیتند میش که وقتی بیشتر بینره مدا بیجید باشه اگر دای بابا اف مافه نبیتن که وان پیش نیارا بو قطابین خوب بدن أري با دای باب رولی وان چه تشته بدرجایی سالکا بیا اوانی بود بی ما قسمان لسر ام مانگه بله ام مانگا وين چون تو سری تماشاکا راهنري ام تيبانا برشلونه وريال مدريد وليفربول اما انا خوب مليونها دولار يورو ورقد ئەمانە پێشی یاریەکە هەموو پلانەکانیان ئەڵێن بەڵام ئیدی کە یازدە یاری گەزانەکەی چۆنێ و لێیاندا ئەبڕێیتر وایە مەگە لە نێوانە و لە شتێک ئیتر ئەو کاتە چی ئەمێنێتەوە ئەو کاتە تۆ ئەنای ئەوەی نامێنێ مەگە لە دوورەوە هاوارێکیان لێ بکە هەندێک شتی بچووکیان پێ بڵێ ڕێک دایک و باوکیش بە درێژایی ساڵەکە پلان و قسەی خۆی کردووە بەڵام ئێستا کاتی ئەوە نییە سەر لە نوێ هی ساڵەکە دەست پێ بکاتەوە کەواتە دوێ مانگێدا قوتابی پێویستی جەوەکی هادەئە زۆر ڕاستە زۆر ڕاستە دەسێت خوشمامستا کەواتە ئەم بینە سەر وان زەحمەتی وان ئاستەنگێن ئەتهێنە بەردەم قوتابیە ئاهاوی سەردەمی ئانکو دوێ ساڵێدا قوتابیە تایبەتی پۆلە دوازدەکەت خوێنیتن ئاستەنگین وان چنە بە قوتابی و خوێندکاری پۆلی دوازدە ئێستا دەڵێم ئێوە زۆر ئازان ئەگەر سەرکەوتوو بن لە خوێندنەکانتە ئێوە لە ئێمە ئازاترە بن
پێیان دەڵێم ئێوە لەنەوەی ئێمە ئازاترن ئەگەر ئێوە سەرکەوتوو بن بۆچی چونکە سەردەمی ئێمە یەک کەناڵی تەلەڤیزیۆنی هەبوو کەناڵی تەلەڤیزیۆنەکەس لە 6 ئێوارە دەستی پێکرد لە 12 کوژایەوە بە ڕۆژیش نەبوو کەواتە بزانە ئێمە هیچ ترمان نەبوو لە بەردەستا کەوا مەشغوڵمانکە ئێوە سەردەمێکە ئەژین سەردەمێکە بەڕاستی هەموو شتەکە قەڵەباڵغی و تەقینەوەیە یەک تەقینەوەی معریفی گەورە لە دنیادا ڕوویداوە نمونەیەک پێ بڵێم لە ساڵی 91 بابین تا 2020 ئەڵێ لە ساڵی 1991 یەک سایتی ئەلکترۆنی لەسەر ئینتەرنێت هەبوو یەک لە جیهان مەبەستە لە جیهانە ساڵی 91 دکتۆرێک سایتێکی بۆ خۆی کردەوە لە ساڵی 91 ئەڵێن ژمارەی سایتەکان یەک بوو لە ساڵی 91 تا مانجی ئابی 2019 یعنی ساڵێک لەمەوبەر بۆتە 1 ملیار و 710 ملیۆن سایت لە 91 بۆ 2019 لە یەک سایتەوە بۆ 1 ملیار و یعنی 1 بلیۆن و 710 ملیۆن سایت باشە ئێستا بەس فەیسبوک ببینی فەیسبوک چییە؟ نزیکەی 2 ملیار و 500 ملیۆن ئەکاونتیان هەیە خەڵکتیایە ئەزانی؟ یعنی تۆ ئەکاونتێک هەیە بەس تەماشای کە بە یەک چرکە یعنی چی؟ یعنی سانیە ئێ باشە دەڵێن ئەم 2 ملیار و 500 ملیۆن ئەکاونتەی فەیسبوک ئەگەر یەک چرکە لەسەر هەر یەکەی بۆستی وایە هەر 1 ملیار چرکە دابەشی 60 کابێ بە دقیقە دابەشی 60 کابێ بە سەعات دابەشی 24 کە ئەبێ بە ڕۆژ دابەشی 365 کە 32 ساڵ یعنی یەک چرکە لەسەر یەک ئەکاونت بوەستی یەک چرکە بەس ناتوانانی سێریانکەی هەرێ بێ ئاوا بکەی کەواتە 1 ملیار چرکە 32 ساڵەکە ئەمە 2 ملیار و نیو ئەکاونتە کەواتە 80 ساڵت پێویستە بەس یەک چرکە لەسەر یەک ئەکاونت بوەستی 80 ساڵ عمرت بەش ناکە ئەبینی چۆنە کەواتە ئەگەر 1 ملیار چرکە 32 ساڵ بێ تۆ بزانە ینی کەواتە بە چی بکەین شۆرت لیست کەواتە قوتابی و خوێندکار زۆر گرنگە لە فەیسبووکە لە ئینتەرنێتە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە سایتەکانە چی بکە شۆرت لیستێ بۆ خۆی بکە ئەوەی کە پێویستی پێێتی هەبوو نەوان هەموو تۆڕانە وەکە تشتێکی ئیجابی قەڵم دەیانجی تشتێکی سلبی و نێگەتیڤ هیچی بێسوود نییە بەس ئێمە حاجەتمان پێ نییە کەواتە هاتینە سەر دوانەیە کە پێی دەڵێن دوانەی حاجەت و ئیمکانیات ئێستا تۆ بەتاقی تەنیا لەو 2 ملیار و 500 ملیۆنە تۆ یەک ئەکاونتی تۆی تۆ پێویستی پێێتی یاننا تۆ پێویستی پێوێتی بەس ئەو پێویستی بە ئەکاونتەکەی تۆ نەبێ ڕەنگە تۆ پێویستیت بە ئەکاونتی قوتابیەکی پۆلی 12 چییە هیچ پێویستی پێێنی بۆ نمونە کەواتە ئێمە بێ لەسەر چی ئیشکەین ینی ئەو قوتابی و خوێندکاری جۆی لە منە تەماشای ئینتەرنێتەکە تەماشای ئەم هەموو فەیسبوک و تەماشای تۆڕە کۆمەڵایەتەکان و تەماشای کەناڵەکان ئەبێ شۆرت لیستێ بۆ خۆی بکە ئێمە وا فێر بووینە نەوەی ئێمە شۆرت لیستێکەکەین ڕەنگە لە چەندین کەناڵی تەلەڤیزیۆنی 2 کەناڵمان هەڵبژاردوێ لە چەندین سایت و ئەکاونت 5وان هەڵبژاردوێ ئیتر سەرمان سووکە ئەوەی کە حاجەتمان پێێتی سبەی ڕەنگە حاجەتمان بە یەکێکی تر بێ بەلێ چەندێک کارڤدانێت وێ مامۆستا کارڤدانێن سلبی وێ چەندێ ناگەینتن کە ئەف قوتابیە ژیواری ئانکول پێشکەفتنا جیهانێ بهێتە ڤەقەتاندن ئێستا ئەمە ئەوروپا و ئەمریکاش خۆشیان واکەن بە قوتابی و خوێندکارن ئەڵێن تۆ ئێستا قوتابی و خوێندکاری ئەخوێنی حەقت بەم شتانە نەبێ ئێسبەی کە دەرچوو پۆلی 12 تەواو کرد ئەچێتە کۆلێجێک بەلێت نەتیجەی دانوکە لە هەرێما کوردستانی بڕیارên پەروەردێ ڕۆژانە ڕەنگە گۆڕانکاری بسەردابێن مەبەستمەوە بوو ئینسان کە پۆلی 12 بوو حەقی بە گۆڕانکاریەکانی دنیا و سیاسەتەوە چێت چونکە هیچی بۆ ناکە ئێمە زۆرێک لە ڕۆشنبیرەکانمان یەکێک لەوانە وەفاتی کردو بە ڕەحمەت بێ دەڵێ جاران کە گەنج بوو وام دەزانی ئەگەر ئاگاداری هەموو هەواڵەکانی دنیاە بم بەبێ من ناڕۆ بڕێەوە ئێستا بۆم دەرکەوتەوە دنیا چاوەڕێ من ناکە خۆی ڕۆدا مەبەستم پۆلی 12 چه حەقی هەیە بە گۆڕانکاری دنیاوە چه حەقی هەیە لە رووسیا و لە ئەمریکا چی ئەگۆڕە و چی ناگۆڕێ ئێستا ئیشی ئەوە بخوێنێ جا لەبەرەوە ئەم شۆرت لیستە خۆسبێگە چوو ئەندازیاری ئەبێ ئەو سایت و پەیجانە شێر بکەوە عیلاقی بە ئەندازیاریەوە هەیە اینجا چی هیوایەتێکی هەیە یەک دوانێکی تر لەوە چونکە وەکو گوتم ئێمە ناپەرژینە سەر ئەوە ئەگەر بەس هەموو فەیسبوک بە یەک چرکە تەماشاکی تو 80 ساڵت پێویستە چۆن ئەمە ناکرێ خاڵی ترەوەی ئەم سەردەمێکی قورسە سەردەمی چاوە سەردەمی ئێمە سەردەمی گوێ بیستن بوو ئێتەبان چاو ماندوو دەبێ ئێستا خۆیان دەڵێن ینی ڕۆژنامە نووسەکان ڕۆژنامەوانەکان دەڵێن وێنەیەک یەکسانە بە 1000 وشە
کەواتە ئێمە هەزار هەتا تۆ خۆت لە ئیمێڵە شنانێری بۆ یەکێک داوای شتێک لێکەن بەڵێ. جاری وایە داوای شتێک لێکە ئەڵێ بۆم بنێرە بە ئیمێل کە بۆی دەنێری سێرەکەی تۆ ئەگەر بە وەرد بۆی بنێری هەزاران وشەش بێ بە کلیکێک ئەڕوە بە ئاسان بە جاری وایە ڕسمێکەیە ڕسمەکە دیقەتی زۆرە زۆر درەنگ ئەڕوە زۆر درەنگ ئەڕۆمانە وایە وێنە لە مێشکی قوتابی و خوێندکار و ئێمەش شوێنێکی زۆر زۆرەگرێ شوێنێکی زۆر ئەگرێ نایڵێ بخوێن لەبەر ئەڵێن قوتابی خوێندکار لەم مانگەدا هیچ وێنەیەکی تر خەزن مەکە لە مێشکی خۆتە هیچ سەرنج لە شوێنێکی تر مەدە تەنها خوێندنەکەی خۆت و چۆنەڵێ تەرکی سەر خوێندنی خاڵی سەرەکی لەم بابەتە وەقتە بەڵێ چۆن تەنزیمی وەقتکەین وەقت زۆر سەیرە کات هەندێک دەڵێ کەمە کات زۆرە کات چەند عەدالەتێکی تایە 7 ملیار و 500 میلیۆن ئینسان لەسەر ئەم زەویە دەژین ئێستا کە کاتی هەمویان وەکو یەک ڕزقی هەمویان وەک یەک نییە شەهادەی هەمویان هەزاران جیاوازیان هەیە بەس هەموو کەس وەکوی 24 ساعتی وەرە کاندێک کاتم بدەرێ بە قەرز نییە هەندێک کاتت پێ ئەفرۆشم نییە بڕۆ کات بدزە نییە وایە کات لە خەزن کە بڵێ هەندێک پارەم هەیە خەزنێکم یا هەندێک معلومات هەیە لە شوێنێک خەزنێکم دوای بەکاری دێن بۆ خەزن ناکرێت کەواتە لە ئەخیرە هەموو ئەم قسەی وتمان بەچی دەیکا قوتابی کات کەواتە بچوونە جەنابێتە مەرجە ئەف قوتابیەمە خلال 24 ساعتەدا گەر نەوەستنی و خواردنی لێ دەرکەی هەمی وەختێ دیتردا بخوێنیتن خۆی دەزانێ ئەمەش پرسیارێکی باش تێنایە ئارە ئێستا خوێندکارێکی ساڵی هەشتا گوێی لە منە ئەزانێت چیاڵێ بەێ یعنی کە وەختێ لە ساڵی هێشتا من نەوەتم هێنا ئەو نمرەی نەهێنا وتیان بۆ نمرەت نهێنا وتی خۆم کوشت 24 ساعت ئەم خوێن ئەموت فلان و فلان وا خەریکن ئەخوێنن من بۆچی نەخوێنم هیلاک بوو جا دوای ساڵی دووەم ئەیانگوت چۆن نەخوێنی ئەیگوت وەک عەبدوڕەحمان سەدیق ئەیگوت چۆن ئەوی کاتەکانی خۆی دابەش کردووە ئەویش هەندەسەی مەدەنی هێنا ساڵی دووەمەکەی مەبەستم چی بوو مەبەستم ئەوەیە خۆت بەراورد نەکەی بە خەڵکی تر هەیە بە ساعاتێک مادەیەک تێگە هەیە بە 10 ساعت سەر توانە هەزریت منی توانە لەبەر ئەوە خۆ بەراوردکردن لەگەڵ خەڵکی ترە ئێستا تۆ 5 ساعت خوێندت ئێستا کاتێکی ئیسراحەتت بۆ خۆت داناوە لەم کاتە بەهۆی بۆ هۆکارێک لە هۆکارەکان سێرەکەی فلانە کەس ئەخوێنێ لە فلانە کەس ئەخوێنێ من چۆن دانیشتومە آخر ئێستا کاتی ئەو خوێندنە کاتی تۆ ئیسراحەتە وەختێ تۆ ئەتخوێن ئەو ئیسراحەتی کردبوو کەواتە ئەف زەبط و ڕێکی خستنە دێ دانانە پلانی بیتن بەدڵنیایی ئەڵێن ئیدارەت الوەقت یعنی کات چۆن ڕێک بخین بڵێ دەستێتت خوشکەوتە بوو هەر جارێکی مامۆستام چین بوو مژارە چارەسەریە بووی بابەتی نەهاژی وەختیان بەحسا بوو چیت خوێنین و بووکێ بخوێنین مەدوێت بزانین حکوومەت و کۆمەڵگە چاوا دیکارن یارمەتی دەربن بۆ ئەوی قوتابی خۆشتەوی ینی هیوادارم حکوومەت یعنی وەکو وەزارەتی پەروەردە ئەوەی لەبەر چاو گرت بێ بارودۆخی ئەمساڵ جیاواز ئەوەی لەبەر چاو گرت بێ کە خەڵک لە مانگی سێوە تقریبن ئیتر خوێندن تا ڕادەیەک وەستاوە ئەوەی لەبەر چاو گرت بێ کۆڕۆنا هەیە بەێ ئەوەی لەبەر چاو گرت بێ کە بەلای کەم و بارودۆخی قوتابی و چۆنەڵێت باری دەرونی چۆنە بارودۆخی سیاسی لەبەر چاو گرت بێ ئیدی ئەبێ بە شێوازێک لە شێوازەکان ئەو کەش و هەوایی بۆ قوتابی و خوێندکار ئامادەکراوە کەش و هەوایەکی لەبار بن مامۆستاکان پەیوەندیان خۆش بێ لەگەڵیانە ناڵم سوالی ئاسان ئەڵێم ینی هیوادارم پرسیارەکان ڕەچاوی ئەو بارودۆخەی کردبێ پرسیارەکان ڕەچاوی ئەو بارودۆخەی کردبێ خێزان زۆر گرنگە ینی خێزان وێ ڕای دایک و باوکمان باس کرد خوشک و براکان دایک و باوک خەمی کوڕەکانی و کچەکانی ئەخوا بە جاری وایە براکان و خوشکەکان زۆر خەمیان نییە ئەوان وەکۆڵێ لە بەزم و شایی خۆیان ناکەون ئەبێ ئەوانش ئاگدار بن ئێستا وەختی ئەوە نیە میوان بێنن وەختی ئەوە نیە بچنە میوانی وەختی ینی بەدایک و باوک و خێزان بەگشتی کەش و هەوایەکی جوان لە ماڵەکەی خۆیانە وەکەن خزم و کەس و کارەکانیان هەر خزم و کەس و کارێک شتێکی جوانەکە ئەڵێ پۆلی دوازدەتان هەیە ئەڵێ بەڵێ ترە لە نایم بۆ ماڵتان لەبەر ڕێزگرتن لەو پۆلی دوازدێ بۆ ئەوەی کەەوە کەش و هەواکەی باش بێت چکە لە ئەنجامی زیارەت و سەردان ئێستا کۆڕۆنایە ئەترسی نەخۆشی بڵاو بێتەوە ئەگەر نەخۆشیەکەش نەبێ هەواڵ دێنێ میوان لەگەڵ خۆیدا هەواڵ دێنێ ئەو هەواڵە کاریگەری ئەبێ دەبیسترێ لەو ماڵەیە بەسەر ئەو بابەتان ئەمانە هەمووی ینی کاریگەری ئەبێ بەڵی لە ڕووی سیاسیشەوە حیزبەکان ئەبێ داوایان لێ بکەین بڵێن حیزبەکان ینی ئێوە بەلای کەمەوە ئاگدار بن ینی پۆلی 144,000 کەس ئەم ساڵ ئیمتیحانەدا 144,000 کەس وەکو وەزارەتی پەروەردەوا دەڵێ 144,000 قوتابی و خوێندکار دابەشی کە بەسەر حیزبەکانە ڕێک بە زۆر و کەم لە هەموو حیزبەکانی تایە کاکە حیزبەکان
ئەو شەڕی هەتانە ئەو گرفتانەی کە هەتانە بەلای کەمەوە لەم 25 ڕۆژە لەم مانگەدا هێمنیەک بپارێزن بیری ئەوە بکەنەوە کە ئەوانە ئەندامی ئێوەن ئەندامی قوتابی و خوێندکاری ئێوەن هی حیزبەکانی زۆری وایە لە ئەنجامدا کەواتە ئەگەر حیزبەکان خەمی قوتابی و خوێندکاری خۆیان بێ جەوێکی خۆش دروستکەن پەیوەندیان لەگەڵ یەکا باش بێ هەندێک لە کێشەکان چۆن بە دایک و باوک دەڵێن کێشەی خێزانیتان تەجیلکەن بە حیزبەکانیش دەڵێن کاکە هەندێک کێشەی حیزبیتان تەجیلکەن لەبەر خاتری ئەم نەوەی کە دوجار بۆ ئێوە گەورە دەبێ و لەوە آخر ممکن نییە قوتابی پۆلی 12 بێ و شەڕی حیزبەکان ببینێ و شەڕی پۆست ببینێ و ینی شەڕ قسە و سوۆسیال میدیا و ئەمانە ینی چێ ڕێز لە قوتابی و خوێندکاری خۆی دەگرێت بەڕاستی کەواتە ئەمتکارین مامۆستا نەهادا بێژین قوتابیەمە نەها کە تایبەتی ئەف ساڵەدا کە زۆر ئاستەنگ و نەخۆشی هاتینە تڕێکێدا بگەشت کۆڕۆنای بگرشت تێکچوونە وەزعی ئەمتکارین بێژین ئەوە بەهانەکە گەلێک پێزە ئەنکو مافی قوتابیەژی کە وراویت ئاستێکی پێتەویدانە بیتن وڵی ئەبێ وابێ بەس هیوادارین کەوا ینی ئێمەژنەوەیەک بووین بارودۆخی ناخۆشمەندیوە ینی ئەتوانین مافی ئەوەمان هەیە ئەوەندە بڵین کە ئەم بارودۆخە کاتیە کاریگەریبانە بێت چونکە تۆ ئەم ساڵ و وەکۆڵێس ینی 2 ساڵت لە بەردەمایە کە پۆلی 12 بۆ نمونە بتوانانی خۆت لەو شتانە بگوێری بێم وەسەر ڕاگەیاندن ئەخر ڕاگەیان و میدیاکانی زۆرێمە لە هەرێمی کوردستانە بە سەدان وەکۆڵێ هۆکاری میدیای جیاوازمان هەیە زۆریش گرنگە ئێستاکە یعنی میدیا جاران بیری لەوە دەکردەوە کەوا ئێستا قوتابی پۆلی 6یان پێگوت جاران پێڵەن 12 قوتابی پۆلی 12 لە ئیمتیحان هەیە با ئێمەی میدیاکاران با بەرنامەکانمان با شێوازی بەرنامەکانمان لەم مانگەدا شێوازێک بێ کوردەڵێ ئەگەر گوڵنیت دڕکیش مەبە یعنی ئەگەر یارمەتی دەرنی بۆیان بابەتی وە مەهێنە ئێستاکە گرفت بۆ قوتابی دروستکە گرفت بۆ خوێندکار دروستکە هێنی ئەتوانین بابەتەکان بەو شێوازە بێ میدیاکان ببنە یارمەتی دەری قوتابی و خوێندکار ئەو 144000 قوتابی و خوێندکارە میدیاکان یارمەتی دەریا بن لە ڕێکی لە ڕێ ئەوەی کە بەرنامەکانیش ینی بە جۆرێک بێ هێمنی کۆمەڵگە بپارێزێ شەڕ بۆ کۆمەڵگە دروست نەکە ئەبەواڵێم خۆ ئەوەندانە نوشتن سەری تەلەڤیزیۆنکەن میدیاکان شەڕ دروست نەکەن میدیاکان ئاژاوە دروست نەکەن میدیاکان و سوۆسیال میدیاکان خەمی ئەوەیان بێکە ئەم قوتابیانە ئێستاکە لە چۆنەڵی ئیمتیحانن وەرەی قوتابی بەرز بێ پێی دەڵێم سەردەمی ئێمە زۆر ناخۆش بوو سەردەمی ئێمە زای چی بوو سەردەمی ئێمە ئایانگو تۆپۆلی 6 یعنی 12 دەوری یەکەم دەوری دووەم نەیتوانی بابی بڕێ ساڵی دووەمی هەبوو دەوری یەکەم دەوری دووەم تەواوی نەکردایە ڕاست پێیانە گوت تۆ خەریجی سەی متەوەستەی ئایان بر بۆ عەسکەریەک کە ئیتر گەڕانەوەی نەبوو ئەڵێم قوتابی خوێندکاری ئێستا تۆ لە خۆ سەردەمێکی خۆشدا دەژی لە ڕوویەکەوە لە چی ئەم ساڵ 2 دەورت هەیە دەوری یەکەم نا دەوری دووەم ساڵێکی تر دەوری یەکەم نا دەوری دووەم کەس خۆی نەکوژێ کەس خەمی ئەوەی نەبێ ئەی دوای ئیمتیحانی خارجی یعنی تۆ هیچ شتێک ڕێگەی لێ نەگرتووی خەڵکی ئێمە ئێستا جاران دەیگوت بە پیری دەچێ بەر هەویری ئێستا عیب نییە ئێستا خەڵک بە تەمەنێکی شەو دێتە بەر خوێندن کەواتە ئەڵێم بە قوتابی و خوێندکاری ئێستا تۆ لە سەردەمێکە ئەژی تقریباً ئایندە و داهاتوو لە بەردەمت داکراوەیە یعنی حیفە قوتابیەک لەبەر نمرەیەک لەبەر کەمتر لە ئەنجامی ڕاگەیانین ئەنجامەکانە یعنی گوناهە لە ڕووی ئاینی گوناهە لە ڕووی دایک و باوچێک ئەم هەموو مەسەڵەی کۆتایی بەژیانی خۆت بێنی بڵێ وەڵا وەکو جانەبێتەنەهاژی ئاماژە پێدای مامۆستاکە نوکە دیار دەکات دیترژی هەیە کە ئەم سەروبەندەوەی چەندێدانە کە قوتابیەمێ پۆلە 12 ئەمتیحانە ئەنجام بدەتن پێشی ئەنجامên فەرمی بهێنە ڕاگەاندن هەندێک جدیتر ئەنجام تێنە ڕاگەاندن کە فشارێکە دەرونیە قرس لەسەر قوتابیەکەی دروستکە زۆر ڕاست ئەوە میدیا و سوۆسیال میدیا ئەڵێن میدیا و سوۆسیال میدیا ینی چۆن ئەڵێ گەمە بە بەرژەوەندی یا گەمە بە چارەنووسی ئەو قوتابی خوێندکارانە مەکەن یعنی کە دێنە دەر پەروەردە خۆی وەڵامە ڕاستەکانیان لەگەڵ دەرچوونیان لەگەڵ تەوابوونی 3 سەعاتەکە وەڵامەکانە خاتە بەردەستیان پێویست ناکە لە شوێنی ترۆ بەدوای وەڵامە بگەڕن چونکە وامووی کاریگەری بەسەریانێ بێجارە بەرەو خی گەورە فەرمووی لا تدري لعل الله يحدث بعد ذلك أمره يعني خدا دەفەرمێ ئێوە نازانن دنیا بەرەو چۆن دەڕاو چی لێ دێ و چی لێ نایە کەواتە من بۆ ئەوە دەڵێم کە قوتابی و خوێندکار تەماشای ئەم ساتە وەختە نەکەن بخوێنن نمرەی باش بەدەست بێنن ئایندە لە بەردەمیاندا کراوەیە هەروسەد vê میانێ دەمامسای بەرز کە دیار دەکات دیترژی هەیە ئەوژی ئەوە کە پرسیار تێنە ئاشکراکردان هەندێک جار دەنگۆی وێ چەندەیە کە پرسیار تێنە فروتن ئەرێ ئەڤەژی فشارێکە دەرونی لەسەر مێشکێ قوتابی دروست ناکات بەدڵنیایی ئەو ژێکێکە لە دیاردە خراپەکان بەڵام گرنگ ئەوەیە ئینسان
لەگەڵ هەواڵی ڕاستە بڕوە بله تۆ لەم مانگەیای ئیمتحاناتی خۆت دەدەی حیفە کاتی خۆت بکوژی بەسەر ئەوەی کە دەڵێن ئەو سوالە دێتەوە هەموو کاتەکەی دەدەیت و دوای ناشێتەوە وانە لەبەرەوە ئەوە بابەتێکی پەروەردەی وەزارەتی من ناتوانم قسەی تا بکەم بەس ئەوەندە دەڵێم ئەمە ئەو مانگەیە کە تیایدا خۆت خەمی خۆت دەبێ لە سنووری خوێندنەکەی خۆتدا دەخوێنی خدای گەورە فەرمووی سيجعل الله بعد عسر يسرا ئەم مانگە ماندووبە ئەم مانگە ماندووبە سەردەمی ئێمە پێشی 40 ساڵ پۆلی 12 بووین مامۆستا پێی دەگوتین خۆتان بخەنە فرێزەرەوە یعنی خۆتان و هیوایەتەکانتان و خولیاکانتان و حەزەکانتان ئەم مانگەوە بزانن ئەو کات وایان دەگوت تەجمیدیکەن بیخەنە فرێزەرەوە ئیتر دوای ئەوە بەو شێوازە جا لەبەرەوە ئەمە ئەو مانگەیەکە ئیدی وەکو چۆن دەڵێ فشاری تێدا دروست نەکەی لەسەر دەرونی خۆت ئیمانت بە خودا بێ بڕوات بە خودا بێ ئەنجامی چۆن بوو دوجار مەسلەیەک نییە چونکە خدا لە قورئاندا فەرموویەتی وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم زۆر شتێ پێمان ناخۆش بووە بەڵام دەرگاکە لەوێەوە کراوەتەوە جارێکی دیکە خێرەکە لەوێ بووە خدای گەورە فەرمووی ولا تيأسوا من روح الله ئینسان نابێ لە ڕەحمی خوا نابێ لە چۆن دەڵێ سۆزی خدا ناومێد بێ ناومێدی بێ باوەڕیە بله کەواتە مامۆستا نهادەمە بەحساوی چەندی کرد و gelek kes hene li dewrberê qutabî mes'ûlin yanî jiyana qutabîyan ku xwendina qutabî bûn û min me behsî xêzanê kir ke daybab çi şêwaz bin me behsa hikûmetê kir behsa ehzaba kir behsa wekû bêjinê mîdyayê û sosyal mîdyayê kir erê navbera van hemiyan da mamosta berpirsiyariya kê iş hemiyan zûrtir e xwedê qutabî یان جی کەسانی دەوروبەروی پتر هەست مەسئولیەتی بکەن باوکودایکی ئێمە قسەیەکی جوانیان پێوتین کە پۆلی 12 یان کە قوتابی بووین پێیان دەگوتین بۆ خۆتان دەخوێنن بله بۆ خۆتان دەخوێنن خۆتان ناوێک بۆ خۆتان پەیدا دەکەن ئێمە پێمان خۆشە بەڵام لەبیرتان بێ ئێوە نەڵێن بۆ یەکێکی تر دەخوێنین ئەوەی کە تۆ ناونیشانەکەڵێ ئەڵێ لە مێشکانە دەڵێن بۆ چێ بخوێنین بله خۆ ڕاستە هەموو واوکە شانازی بە کوڕەکەی خۆیەوە ئەکا بەڵام گرنگ ئەوەیە وەکو گوتمان ئێمە ئێستا تۆ تەماشای هەموو چۆن ئەڵێ خەڵکە یعنی خەڵک نازناوێک لە خۆی دەنێ خەڵک چەند شانازی دەکا بە باپیرانی خەڵک چەند شانازی دەکا بە باوشان باوکو باپیرانیان شتێکیان بۆ دابین کردوون ناوێکی جوانیان بۆ دابین کردوون ئەبێ ئەم قوتابی خوێندکارە ئێستا بڵێ پاشی چەند ساڵی تر پاشی 100 ساڵی تر نەوەی دووەم و سێمی من چۆن شانازی بە منەوە بکە چۆن شانازی بە من کەواتە ئەمەی کە خدا بە پێغەمبەر دەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک ورفعنا لك ذكرك چۆن نبی ناوی محەممەد لە دنیادا بەڵندە و لە هەموو دنیادا ئەبیسترێ ئەم ورفعنا لك ذكرك وەکو چۆن حاجی قادری کۆی بەڕەحمەت بێ فەرمووی ئەوەی بمێنێ عاقبەت ناوە تۆ بە چ ناوێک دەمێنیتەوە چ ناوێکت دەبێ لە نێو کۆمەڵگەدا لە نێو خەڵکدا لەبەرەوە وەکوتر لە نێو هەموو ئەمانەی کە باسمان کرد بە پلەی یەکەم قوتابی خوێندکار خەمی خۆی بێ خۆی بە پلەی یەکەم بریتە لەو کەسێک کە خەمی خۆی دەخوات هەمان دەم دەوەختیان بێژین قوتابی پلائێکی وەرگریتن بۆ هەلگرتنا مەسئولیەتێ ئەvە وی چەندێژی ناگەینتن کە دەوێت ئەم بزانین کەف قوتابیە ژیەیەکێ هەرزەکاریەدا دچیتن ئەرێ ئەو قابلێ وێ چەندێک کە وێ مەسئولیەتێ هەلگریتن زۆر گرنگە کۆمەڵگە و دایک و باوک یارمەتی دەربن باش شتێکی پێ بڵێم من لە ژیانمە گەشت و گوزارم نەکردووە نەچوومە بۆ هیچ وڵاتی بۆ گەشت و گوزار بەس بەهۆی پیشەکەم و بۆی ئیشەکەم بۆ کار ڕۆشتومە نمونەیەکت بیرە قستەوە کە وەزیری ژینگە بووم 15 ڕۆژ لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بانگێشت کرابووین چوین بۆ کارێک پەیوەندی بە ژینگەوە هەبوو جا 5 شەو لەو 15 ڕۆژە ئەو بەرپرسانی وەزارەتی ناوخۆ کە چۆن یاریدەدەری کۆڵن پاوەڵ بوون وەزیری ناوخۆ بوون بەڕێوەبەری گشتی بوون ئێواران لە ماڵی 5 لەوانە نانمان خوارد نمونەیەکت بۆ بڵێم لە ماڵی یەکێک لە بەڕێوەبەرە گشتەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە دانیشتین بۆ نان خواردن دایکەکە گوتی بەخێربێن ئێوە لە عێراقەوە هاتوون و ئەوانە کوڕەکەم و کچەکەم لە سەرێ لە ژووری خۆیان ئەخوێنن بۆ پۆلی 12 پۆلی 12 لای ئێمە ینی بۆ بە کەلۆری ئەیان خوێن تاخیرە بن لە بەخێر هاتنتان نەختە درەنگتر دێنە خوارەوە سەیری ئەم نمونەیەکە کە درەنگ هات نەخوارەوە بە خێراتنمانیان کرد دانیشتن نانیان خوارد لەگەڵ نان خواردنەکەدا یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ئەوە نامێ ناوەکەی بەڵام چووکە وتی چی بە کوڕکچەکەی گوتی ئەخوێنن وتیان بڵێ وتی خۆشی لە خۆتان ئەم ساڵ تەواوەکەن بۆی فرێند و گەرل فرێندتان دەبێ باش نییە یانی بۆ خۆتان تۆ کچی کوڕێک پیاکە کوڕە کچێ پیاکە نان خواردن تەواو بوو چوونەوە ژووری خۆیان ئەوانە ئەوان ڕۆشتن دایکەکە بەو بەرپرسی گوتی ئەو قسەیە کردر فاوڵ بوو ئەوە کوڕکچی من کە ئەخوێنن
لە ماڵی ئێمەدا باسی بۆیفرێند و گەرلفرێند ناکەین ئەم شتە ناخێنە مێشکیان ئێستا کەی وەختی ئەوەیە تۆ ئەو قسەیەت کرد ئەمانە ئەخوێنن بۆ مستەقبەلی خۆیان تۆ قسەیەکت خستە مێشکی ئەوان کە کاتی نییە بیری لێ بکەنەوە کاکە وڵاتانی پێشکەوتو ئەوە مناڵەن پەروەرداکە تۆ سێری میدیاکانیان مەکە هەندێک لەسەر جادە و شت کەوتونە خەڵک ئاها دومایی خاڵ مامۆستاکەر ئەم ئاماژێ پێ بدەین نزا و پارانەوە و دعاش خدای مەزن چەند باندور هەیە و چ گرنگیە خۆ هەیە کە قوتاوی پشتە خۆ بێ چەندێکی ببەست دەڵێن تۆ باری تەندروستیت لە ڕووی جەستەیەوە باش بێ توانیمان خۆ لە ڕووی دەرونیش کەمتر نییە لە ڕووی دەرونی بە تایبەت لەم وڵاتی ئێمە و لەم هەرێمە ئێمە و لەم هەموو قەیرانە زۆرێ هەیە باری دەرونی زۆر بەمان لاوازە لە ئەنجامدا شوێنێک پەنای بۆ بەرین زاتێک کە پەنای بۆ بەرین و ئەبەدی و ئەزەلی بێ خوددایە لەبەرەوە هەموو عارفانی کورد و هەموو زانایانی ئێمە کۆکن لەسەر ئەوەی پێویستە هەمومان دەست بەکارێکەکەین باری دەرونیمان ئارام بێ وەکو گوتم خدای گەورە بە پێغمبەری فەرموو وەلەسەوفە یوعتیکە ڕەبوکە فتەڕضە ئەمە شتێکی ئایندەیە ئەم قوتابی خوێندکارەی ئێمەش تەمەن باقی بێ من دەبینەوە و دەزانن کە ئەم قسانەی گوتمان چەند خێری لێ دەبینن پاشی 4 ساڵی تر دەزانن خێران لێ بینی دەستێتت خوش مامۆستای بەڕێز زۆر سپاس بوو جەناوێتە بوو پێشکەشکردنا هەمووان پێشنیارنە بۆ قوتابیان خۆشتەوی بینەر و بیسەرێن کوردستان 24 وی ئاوایی دەهینە دومایەوێ خەڵکی و زۆر سپاس بۆ هەوێن بەڕێژی کە هینجی ئەدگەلمەت بەشدار بوون بینەریەدا و هیڤیامە ئەوە مەشیابیتن خزمەتێکی پێشکەشی قوتابیان بەڕێز بکەین و ئینشاءالله ئەف ساڵە gelek ciwanî û tenduristiyeka baş û bi derecên baş dê bi kotayî hêtin û paşa rojeka geş ya çavareyê wan diketin. Bimînin bi xêr û şad heta xelekeka dî Xwedayê mezin me hemiyan biparêzî.